وەفدی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمن دەیانەوێ لە بار و گوزران و دۆخی کەرکووک بپرسن. بۆ مەبەستەش هاتوونەتان ناحیەی قەرەهەنجیر و نووسینگەی کەرکووکی پەرلەمانی کوردستان. دوای چەند کۆبوونەوە و دیدارێکی وەفدەکە لەگەڵ نوێنەری فەرمانگە کوردستانەکانی کەرکووک و ژمارەیەک کەسایەتی و ڕۆژنامەنووسانی پارێزگاکە لیژنەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەست. پێشاتەکانی ئەم دوایەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەمەی لە ئێمە خواست کە ئەمڕۆ سەردانی نووسینگەی کەرکووک بکەین لە قەرەهەنجیر وە کۆبووینەوە و ئەوان بە پێشنیارەکانیان بە داواکاریەکانیان بە نووسراوەکانیان کە ڕادستی ئێمەیان کرد و داوایان کرد ئێمە ئیشی لەسەر بکەین وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان و ئێمەش بە ئەرکی خۆمانی دەزانین کە مافی هاوڵاتیانی ئەم ناوچانە بپارێزین و کاری لەسەر بکەین و مادەی 140 دەستور ئێمە وەکو لیژنە پێداگیری لەسەر بکەین کە جێبەجێ بکرێت شتە بە خەڵکی کەرکووکیش دەدەین کە کارێکی زۆر باش دەکرێت بۆ ئەوەی کە بار و دۆخی ئەو ناوچانە بە تایبەتی کەرکووک لە نزیکترین کاتدا ئاسایی بکرێتەوە و ئینشاءڵڵا سەردانی دووەمان بۆ نووسینگە و بۆ کەرکووکیش لە ناو کەرکووک دەبێت. ئاساییکردنەوەی دۆخی زیاتری کەرکووک و گەڕانەوەی پێشمەرگە و دروستکردنی هێزی هاوبەش یەکێکە لەو ڕاستپاردانەی لیژنەکە لە چوارچێوەی راپۆرتەکەیاندا دەیدەن بە سەرۆکایەتی پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئامانجەی کاری جددیان لەسەر بکرێت. گفتوگۆمان کرد و داوای ئەوەمان کرد کەوا راپۆرتێکی تەواومان بۆ بێرن لە سەر هەموو ڕووداوەکانی ئەو سنوورانە لە سەر هەموو کێشە و گیر و گرفتەکان بۆ ئەوەی بتوانین بیگەینە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەندامانی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنە جیاجیەکانی کوردستان بۆ ئەوەی بتوانین لەوێ بە هەماهەنگی بتوانین هەوڵی ئەوە بدەین هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەو سنوورانە بۆ ئەو ناوچانە هەتاوەکو خەڵکەکەت بتوانن بە شێوەیەکی ئاسایی لەو شوێنانە بمێننەوە. هاتوونە ئەحسایەک وەربگرین بگەینە حقەتەکان لە نزیکەوە چاومان بە خەڵکی ئەو ناوچانە بکەوێ بۆ ئەوەی راپۆرتی خۆمان بەرز بکەینەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی ئەوانیشەوە نیازمان وایە هەماهەنگی لەگەڵ ئەندامانی پەرلەمانی عێراق لە بەغدا بکەین سەردانێکیان بکەین لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی عێراقیش ئەو داتا و ئەو کێشە و مەشاکلانەی کە لێرە ئێمە مەیدانیەن بەرچاومان پێڕوون بووە و داتاکانمان کۆکردەوە لەگەڵیان هەماهەنگێک بکەین بۆ ئەوەی ئیشاڵڵا ئەو مەشاکلانەی کە هەیەە لە قەرەبووکردنەوەی دەغرودانەکانیان هیمەتیان بۆ بکەین. نزیکەی ساڵێک و 9 مانگە کەرکووچەکان چاوەڕوانن وەفدی باڵا لە هەرێمی کوردستانەوە بێتا کەرکووک و لە گوزرانی هاوڵاتیان بپرسێت کەچی یەکەم سەردانی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ لێکۆڵینەوە لە دۆخی کەرکووک دواوێزگەی ناحیەی قەرەهەنجیر بوو بەمەش نەیانتوانی چین و توێژەکانی کەرکووک ببینن. کارۆن محەممەد کورساد نیوس ناحیەی قەرەهەنجیر.